بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال دووبارەهاتینە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەخوازیین کە تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان سوودێکی باشیان لێوەربگرن و تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت و ئادارم هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان لە سێ تەوەری سەرەکی پێکهاتووەکە. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر دۆخی هەنگەوانان و بەرهەمی هەنگوینی خۆماڵی لە هەرێمی کوردستان بەرەو شوێ دەڕوا. بە تایبەتی دەبینین خەڵک ئێستا زیاتر پەرە بە بەرەمێنانی هەنگوین دەدا لە هەمان کاتدا لە دەرەوەش بە هەنگوینی زۆر هاوردەی ناو هەرێمی کوردستان دەکرێت کە میوانێکی تایبەتمان دەبێت قسە لەسەرم تەوەرە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسە لەسەرەوەیە کە هەمووتان ڕێگەتان کەوتووەتە ناو دام و دەستگاکانی حکوومەت یاخۆت تەنانەت کۆمپانیایەکی ئەهلیش ئەوەی کە زیاتر جێگەی سەرنجە لە ناو دام و دەستگاکاندا کارمەندێک یاخود دوان زیاتر بەدەم ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانەوە دێن زۆر جار ئافرەتە یاخۆت پیاو. لەو تەوەرەی بەرنامەکەمان کە تەوەری دووەمە راپۆرتێکیشمان ئامادە کردو کە ڕای هاوڵاتیانی لەسەر ئایا ئافرەت زیاتر فەرمانبەری ئافرەت زیاتر بەدەم مامەڵەی هاوڵاتیانەوە دێت یاخۆت فەرمانبەری پیاو ئەم جیاوازیە بۆچی و دوجار چی بکەین بۆی کە هانی فەرمانبەران بدەین لە دام و دەستگا حکومی و ئەهلیەکاندا بۆی کە مامەڵەی هاوڵاتیان بەڕێ بکەن و بەدەم هاوڵاتیانەوە دەن کە تەوەری دوین بەرنامەکەمانە. تەوەری سێمیش وەکە میشە دروستکردنی خواردن و شێدینی کە تەوەرێکی تۆمارکراوە و خات و فاتمە حەسەن پێشکەشمان دەکات. وەڵای عزیزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. جار کە شەڕی ئابووری یاخۆ تەنانەت شەڕە گەرمەکان دەست پێ دەکات یەکێک لەو شتانی کە پێشەموو شتێک ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێت نرخی دراوەکانە. بە ئەمڕۆژ لەگەڵ گۆڕانکاریەکان لە دۆخی سیاسی و لە دۆخی تەنانەت شەڕی ناوچەکەدا بابزانین کامیەک لە دراوەکان گۆڕانکاری نرخیان بەسەردا هاتووە پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم بەروارەدا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بێ. هەشتیدەی ساڵی 1960 دەستگیرکردنی خەباتگێڕی گەورە و ناوداری کوبای ئەرجەنتینی گیڤارا کە پاشتر فیدڵ کاسترۆی سەرۆک و شۆڕژگێڕی کوبایی بە هۆکاری دەستگیرکردن و کوشتنەکەی دانرا. هەشتیدەی ساڵی 1948
دامەزراندنی یەکێتی تۆپی پێی عێراق کە لەو کاتەدا کاریگەریەکی زۆری هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام پاشتر بەهۆی شۆڕش و کودەتایەک لە دوای یەکەکانی عێراق تۆپی پێی عێراقیش بەرەو لاوەزبوون و ئاستی نەزم هەنگاوی هەڵدەهێنایەوە. وڵاتیان پەیامێرمان وەلی سەلیم لە هەولێرەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر پێشانگای هەنگاوانی. فەرموون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە. دوازدەهەمین کۆنگرە و پێشانگای هەنگاوانانی عەرەب لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر دەستی پێکرد. بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. تیایدا جگە لە هەنگاوانانی کوردستان، هەنگاوانانی 25 وڵات لە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا ئامادە دەبن و بەرهەمەکانیان نمایش دەکەن. گەورەترین پێشانگای لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی هەمووی عێراق کە بەو شێوە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ نزیکەی 25 وڵات تێیدا بەشدارە، نزیکەی 250 کۆمپانیای تێدا بەشدارە. بەڕاستی مایە خۆشحاڵیەکەوە ئەمە لە ڕێگای پێشەنگای نێودەوڵەتی هەولێرەوە دەتوانین ئەو هەمە وڵاتانە کۆ بکەینەوە لە هەولێری پایتەخت و بتوانین بە خەڵکی هەولێریان ئاشنا بکەین. ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەیە کە ئەو وڵاتانەیە کە هەمووی هاتن و بەشداریان تێدا کردیا هەر ساڵێ و لە وڵاتێک ئەنجام دەدرێت و پێشانگایانە لە بەو ئاستا ئەم ساڵ کوردستانی هەڵبژاردن بۆ بەڕێوەچوونی پێشانگای هەنگاوی هەنگاوانان. جگە لە نمایشکردنی بەرهەمەکانی هەنگاوانان لە پێشانگاکەدا توێژنەوەی زانستی لەبارەی بەخێوکردنی هەنگ نمایش دەکرێن و گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. هاوکات پێشبڕچێ بۆ جۆری هەنگوینی وڵاتان دەکرێت. ئەم پێشانگایکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی چەند تەوەرێکی ئەگرێت ئەستۆی خۆیەوە، تەوەری زانستی و وانەوتنەوە تاوتۆکردنی تۆژینەوەکان وەڕشۆپێکی عملی بۆ هەنگاوانان. ئەو پێشانگایش کە نمایشکردنی پێداویستەکانی هەنگە کە فرسەتێکە بۆ هەنگاوانان دەتوانن ئەوانی کە نەیانتوانی و بەشداریکەن لە کۆنگرەتیانەکانی تر ئەو پێداویستانە ببینەوە، پێداویستانە بەکاربین و بۆ ئەوەی سوودی لێوەربگرن. بەهۆی بەرزی کوالێتەکەی تا ئێستا هەنگوینی هەرێمی کوردستان لە 4 پێشانگای نێودەوڵەتی پلەی یەکەمی بەدەستهێناوە. چاوەڕوان دەکرێت ئەم جارەش پلەیەکی باش وەربگرێت. هەنگاوانانی کوردستانیش دەڵێن ئەگەر حکومات پاڵپشتیمان بکات دەتوانین هەنگوینی کوردستان زیاتر بە جیهان بناسێن و بەردەوامیش لەسەر پلەکانی پێشەوە کێبڕچێ بکەین. ئامانجی ئێمەش پێشکەوتنی هەنگە لە کوردستان ڕاستی یعنی دەنوێ سەرکەوین لەخوای بەزیاوی سەریش کەوتینە. ئەم چەند دەوڵەت چوومە ینی 4-5 دەوڵەت ئەوان لەوان هەم بە یەکەم دەچوینە. حکومەت هاریمان بکە، یارمەتیمان بدە، زۆر باشە. ئێستا چوینە چەند دەوڵەت هەمن حسابی خۆمان چوینە. زۆر کەس دەرێ حکومەت یارمەتی بدە، نەخێر حکومەت یارمەتی ئەمە جای چوومە 12 دەورەقە 13 دەورەقەم ڕۆیە هەر دەوڵەت چوو بوو. دەست حسابی خۆم گەر حکوومەتی هەرێم هاوکاری هەنگاوانان بکە لە هەنێ بوارە لە هەنێشتا سەرکەوتنی باش بەدەسەهێنین و چەندین ئەتوانی بەکاری بێنی بۆ چارەسەرکردنی چەندین نەخۆش. نزیکەی 15,000 هەنگاوان لە کوردستان هەیە. لەو ژمارەیەدا 5,000یان کاری هەنگاوانیان وەکو پیشە وەرگرتووە. بەرهەمەکانیان دەخەنە بازاڕەکانی کوردستان و هەناردەی ژمارەیەک لە وڵاتانی عەرەبیشی دەکەن. ساڵانەش بەرهەمەکانیان 500,000 تۆن تێپەڕ دەکات. ڕەنگە کردنەوەی ئەو جۆرە پێشانگایش کاریگەری زۆر باشی هەبێت بۆ بەرەو پێشبردننی کاری هەنگاوانی لە کوردستان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. بینەرانی عزیز، ڕاستەخۆ دەچینە سەر تەوەری دۆخی هەنگاوانان و بەرهەمی هەنگوینی خۆماڵی لە هەرێمی کوردستاندا چۆنە کە دیارەوە بینیشمان پێشانگایەکی عەرەبی لە شاری هەولێر کراوەتەوە. ڕاستەخۆ دەچینە هەولێر لای میوانمان بەڕێز کاک عوسمان مەجید بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی هەنگاوانانی کوردستان. کاک عوسمان، زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین با پرسیاری یەکەمم ئەوە بێ دۆخی هەنگاوانانی کوردستان ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوودا چۆنە، هەم لە ڕوویەوەی کە بەرهەمیان باشەوە هەم لە ڕوویەوەی کە تا چۆندا لایەنە پەیوەندیدارەکان لیان دەپرسنەوە و ئیمکاناتیان بۆ دابین دەکەن بۆی کە بتوان بەرهەمەکانیان زیاتر بکەن.
سوپاس بۆ بەڕێستان بۆ دەرفەتەی کە بە تۆڕی هەنگەوانان تەرخانتان کردووە. بەنسبەتی هەنگەوانانی کوردستانەوە گەر بەراوردی کەین لەگەڵ 10 ساڵی ڕابردوو ئێمە ئێستا ئەتوانین بڵێن لە ئاسی نێودەوڵەتیە کارەکەین. ئەگەر بگەڕێینەوە بۆ 10 ساڵ پێش ئێستا هەنگەوانانی کوردستان پەروەردەکردنی هەنگمان ئێمە لەناو کۆلک و لە گڵێنە و لە زەمیلەی هەنگا بەکەردەکرد، بەڵام ئێستا بۆ ئاستێکی زانستی نوێ کار دەکەین. وەکو ئەبینین بەڕێستان ئێمە هەنگەوانان ئێستا میوانداری چەندین دەوڵەتی عەرەبی و ئەوروپی و وڵاتانی دەراوسی ئەەکەین لە پارکی سامی عەبدوڕەحمان لە پیشانگای نێودەوڵەتی هەولێر. زۆر باشە، گەر وەڵامی تەواوی پرسیارەکەم وەرگرمەوە. ئێستا ڕاستە ئێوە پێشکەوتنتان بەخۆتانەوە بینیوە، بەڵام لە هەمان کاتە هێشتا دەبینین بەرهەمی دەرەکی هاوردەی ناوهەرێمی کوردستان دەکرێەوە. ڕەنگە ئەساسەکەی کە کڕیارانە لە ئێوە چەند لە ناوخۆ بێت چە لە دەرەکی بێ بنەما ئەساسەکانیان لەسەر کڕینی هەنگوینەوەی کە تا چەندە هەنگوینە دەرەجەیەک یاخۆت ئەسڵ بێت. ئێستا بابینەوە سەرەوە ئایا تا چەندە لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتانن لەوەی کە بەرهەمێکی خۆماڵی تەندروست بەرهەم بێنن؟ ئێمە هەر وەک هەموو قوتعەکان یان بەشەکانی کەی ئەم وڵاتە وەک فەرمانبەران، وەک بازاڕ، وەکو خەڵکیکە، ئێمەش ئەم قەیرانە دارایی کە تێپەڕ بوو تەسیرێکی زۆری کەوتە سەرمان. لەبەرەوەی لەوەتی قەیرانی دارایی هەیە بە هیچ شێوەیەک هەنگەوانان لە ڕووی مادی و معنەویەوە هاوکاری نەکراون، بەڵام تۆڕی هەنگەوانان خۆیان وەکو هەنگەوانان بۆ وەڕانەوەستاوین لەسەر ئەرکی خۆیان هەم مادی و هەم معنەوی توانی ومانە پەیوەندیە نێودەوڵەتی و ناخۆیەکانمان بەردەوام بکەین. ئەوەکو شخصی خۆمان هەنگەوانان، بەڵام وەکو حکوومەت بەداخەوە ئەویش وەکو قەیرانی دارایی کە تەسیری تێکردووە هیچ هاوکارێکی هەنگەوانان لە ڕاستیە نەمعنەوی و نەمادی نەکراوە لە ئەم چەند ساڵی پێشوودا. زۆر باشە کاک عوسمان، ئێستا یعنی ئەوەندێک کە زانیاریتان هەبێ ڕێژەی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان چەندە و ڕێژەی هەنگەوانانتان چەندە ئەگەر ئامارێک لە بەردەستانە هەبێت؟ بەڵێ، ئێمە وەکو ڕێژەیەکی لە 100% لە بەردەستمانان نییە، لەبەرەوە وەکو عەرزم کردی لەبەر ئەوەی دائیرەکان وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی کشت و کاڵە لەگەڵ ئەو هۆڵانەی کە داوێتی نەیتوانیوە لە دوای 2004ەوە تاکو ئێستا هیچ هاوکاریەکی مەسەڵەن بتوانێت بۆ نمونە سەرژمێری هەنگەوانان بکات. نەمانتوانێت سەرژمێرێکی لە 100%مان لە بەردەستانە، بەڵام ئێمە خۆمان وەکو تۆڕی هەنگەوانانی کوردستان بەهۆی پەیوەندیەکانمانەوە بەنگەوانانەوە ئەو سەرژمێری کە لامانە ئەتوانین پێتان بڵێین ڕێژەی هەنگوینی هەنگەوانان باشن، بەڵام بە پێی تموحی ئێمە نییە وەکو تۆڕی هەنگەوانانی کوردستان. بۆ نمونە کەسێکی ئۆکرانیمان لەگەڵایەڵێ لە ئۆکرانیا کوورەیەک هەنگ یا سندوقێک هەنگ 82 کیلۆ بۆ 80 کیلۆ هەنگوینی لێ وەرەگرێت. لای ئێمە نەگەوین تا ئەو ڕێژەیە و بە تموحین ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوە بە پێی ڕێنماییکردنی هەنگەوانان کە ڕێنماییکەین بتوانین ئێمەش وەکو ئاستێکی نێودەوڵەتی وەکو بەرهەم وەکو بەخێوکردنی هەنگ ئینشاءڵڵا لە داهاتوە بتوانین هەنگاوانان بگەینینە ئاستی جیهان لە زیادکردنی ڕێژەی هەنگوینە. ئەویش ئەگەرێتەوە بۆ سەر ڕۆشنبیری هەنگاوانان، ئەو هەنگاوانانە ئەبێ خولیان بۆ بکرێتەوە، ئەبێ فێرکرێن ئایا بۆچی کوورێ هەنگ لە ئۆکرانیا بۆ نمونە ئەو ڕێژە هەنگوینەی هەیە، بەڵام بۆچی لە کوردستانە لە هەندێک هەنگەڵان هەتا 2 کیلۆ هەنگوینەکەیش بەرهەم نایانین ئێمە. زۆر باشە کاک عوسمان، ئەمەی کە بتانەوێ ڕێژەی بەرهەمهێنانی هەنگوین لەناو کوورەیەکە تەنانەت زیاتر بکەن، ئەمە پەیوەستە بە دۆخی جوگرافیای ناوچەکە لە ناو شاخ و دەشتا بێ یاخود نا، پەیوەستە بە شێوازی بەخێوکردنی ئەم هەنگە، چونکە لە هەمان کاتە ڕەنگاگەر لە ناو دەشت و شاخەکانە نەبێ کڕیارەکەی کەمتر بێ بە حکومی کە بڵێن ئەمە ڕەنگە هەنگوینەکەی زیاتر سروشتی نەبێت. ئێمە مژدە بە بەڕێست و هەموو بینەرانی بەڕێستانین هەنگوین لە کوردستانە لە گەرمیانەوە هەتا کوێستان هەنگوینێکە کە ئەتوانین بڵێن ئێمە
پێشبڕکەی پێەکەین لەگەڵ هەموو جیهان ئەوان جوونەی کێمە بەرهەمێنین گەرمیان بێ یا کوێستان بێ پێشبڕکەی پێەکەین واکو خۆتان ئەبینین هەتاکو ئێستا چەندین مەدالیای زێڕین و زیمان پێدەستێناوە لەگەڵ ئەو ئیمکانیەتە بەسیتەی کە هەمانە ئێمە بەڵام ئەگەڕێتەوە بۆ سەر جۆری هەنگەکەی کە هەمانە ڕۆشنبیری ئەو هەنگاوانەی کە پەروەردەی ئەکات لەچی ئاستێکایە و ئەو لە وەرگا و سروشتەی کانگەوانەکە ئەژێڕێ گەرمانی کوێستانی پێەکە هەمووی ئەبێت ڕێکخرێ وای لێبێت کە ئێمەش بتوانین وەکو جیهان لە بری ئەوەی کە بڵین وەڵا زەرەرمان کرد یاخود بەرهەمان نەبوو بڵێن ئێمە زیادمان هەیە لە کوردستان و بینێرینە دەرەوەی کوردستان دەتلەوە تموحیان کار بۆ ئەو بەدەستێنانە ئەکەین کە بۆم باسکردین ڕێژەی بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان چەندە ئەوەندە هەیە کە ئێستا هەناردەی دەرەوە یاخود هەناردەی پارێزیەکانی ناوەڕاست و خواروی عێراق بکرێت چکە باوەشمان لەبیر نەچێ هەندێک ینی ڕێژەیەک لە هەنگوین لە ئێرانەوە بە تایبەتی هاوردەی ناو هەرێمی کوردستان دەکرێت مژدە ئەدەم بە تۆ بە بینەرانی جەنابوو هاوردەی هەنگوین بە شێوەی فەرمی قەدەغە کرا بەڵام پێشەوەی قەدەغای کرێ بە ئیمڕۆژەوە کە جەنابوو باسی ئەەکەی بازاڕی هەنگەوانانی ڕاستەقینەی چاواشە کردووە بۆ نمونە هەموو جارێک من باسی یەکەم لە پێش مزگەوتی گەورە هەنگوینێکی ڕەنگ جوان و بەشانە دانراوە کە کیلۆی بە 3000 دیناری عێراقیە بەڵام ئەگەر هەنگەوانانی کوردستان بە 35 و بە 40 بیفرۆشن لەوە چێ مایەکاری دەرنەچن لەبەرەوەی ڕێژەی هەنگوینی ئێمە وەکو باسم کردی بە دوای کوالەتی ئەگەڕێن بە دوای کەمیەتی زۆرە ناگەڕێن هەنگەوانانی ئێمە ئەگەر بێت و مەسەرەن بۆ نمونە لە هەنگێکە 10 کیلۆ هەنگوینی بەدەستێنابێ ئەو ساڵە ئەڵەیە هەنگوینم زۆر بووە و یاخود ڕێژەی هەنگوین باش بووە وەگەر لەو ڕێژە لە 5 کیلۆ کەمتر بێت خەرج و مەسرەفی خۆی دەرنەیانێن ناچارە بێ گران بیفرۆشێ بەڵام ئەگەر ئێمە حکوومەت هاوکاریمان کات بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی کە حکوومەت داوێتی بۆ نەهێنانی هەنگوین یان ئەو هەنگوینەی دەرەچەی کە دێت هەرچەند زۆربەی لە 1990 شیاو نییە بە خواردنی بەشەری ڕێگە لەوان بگرین بە دڵنیایەوە هەنگەوانانیش ئەتوانن هەم کوردستان ئاوادانکەنەوە هەم ڕووکەنەوە گوندەکان بۆ پەروەردەکردنی هەنگ وەلامان کاتیشا ئەتوانین بیکەین بە نەوتی دووهەم وەکو داهاتێک بینێرینە دەرەوەی کوردستان وەکو ئێستا دنیا هەنگوینی ئێمەی ناسیوە و لە زۆربەی کۆنگرەکانە بە یەکەمەکان ناومانە بن زۆر باشە بوونیە و هەموو شاخ و دەشتێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی بە بوونی ئەنواع ڕووەکی جیاوازەوە تا چەندە کاریگەری هەیە لەسەر بەرهەمێکی جوانی هەنگوین جیاواز لە پارێزیەکانی دیکەی عێراق بەڵێ قوربان هەڵبەتە ئێمە کوردستانی خۆشەویستمان ئەو جێگایە کە خوای گەورە لە قورئانە بۆ هەنگی باس کردووە و یان تەوجی هەنگی کردووە بەوە کە ڕووی تێکات ئێمە شاخ و چیاکانی کوردستان ئەتوانین نای بنین بە نیشتیمانی ڕەسەنی هەنگ زۆر باشە من لە یەکێک لە شارەکانی یەکێک لە وڵاتەکانی دراوسەی کوردستان بووم کە هەنگوینیان دانابوو بۆ فرۆشتن تامان ئێستش بە قاچاق دێتە ناو هەرێمی کوردستانەوە خۆشت ئاماژە پێ کرد کاتێک کە هەنگوینەکەم تاقی دەکردەوە یەکێک لە هەنگوینەکانی کە پیشانیان تاوم کرد تامەکەشی خۆش بوو تەواو زۆری لێ نازانم بەڵام وتی ئەمە بە حیاتی هەنگوینی نەبی هەنگی نەبینەوە واتە بەبێەوەی کە هەنگیشی بینی بێت هەنگیشی لێ نیشت بێت هەنگوین دروست دەکەن ئەمانە هاوردەی ناو هەرێمی کوردستانیش دەکرێت دوجار ئەمە تا چەندە زیانی بە بازاڕی هەنگوینی خۆماڵی داوە بەداخەوە ئەمە مەسای بەڕێزم حەزەکەم بە جەنابەت و بینەرانی بەڕێزتان بڵێم ئەرزم کردی لە 1998 بۆ 99 ئەو هەنگوینەی کە لە بازاڕەیە شیاو نییە بۆ خواردنی مرۆیی وەکو جەنابتان فەرمووتان هەر تەنها شیرینیە وەکو شەکر و مشتاقاتی شەکر لە کارگا بە هەر تاموبۆنێک کە مشتریەکەی بێوێ مەبەستم بازرگان یا تاجرەکەیەتی ئەی نێرن بە وڵاتی ئێمە لە 6 بۆ هەفتای ئەو هەنگوینەی کە لە بازاڕەیە لە سوپەرمارکێتەکانیشدایە بە کوالێتی لێسەری نووسراوە ئەگەر بێت و بیپشکنینی تاقیگەی بۆ بکەن بە دڵنیاییەوە شیاو نابێ بۆ خواردنی مرۆیی بەڵام ئینشاءڵڵا لە داهاتوە ئەگەر بتوانین ئەو وەزعی کە ئێستا لە بازاڕە شیاوە بە نسبەتی
شێواوە بە نسبەتی هەنگوینی هاوردە بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین هەنگەوانانی خۆمان بە هاوڵاتانی خۆمان بناسین ڕاستەوخۆ لە ڕێگەی کۆمەڵەکانی هەنگاوانەوە لە ڕێگەی تۆڕی هەنگاوانیانەوە لە ڕۆگەی ئەو لۆگۆ و ناونیشانانی کە لەسەر قوتوی هەنگوینەکانی ئێمە هەنگاوان ئەینووسین لە ئێستا بە دواوە هاوڵاتی ڕاستەخۆ هەنگوینی ئەسڵ ئەوەی کە ئەوێت لە هەنگاوانانی خۆمان لە شاخەکانی کوردستان لە بەرهەمی گوندی کوردستان و خۆماڵی بەردەست هاوڵاتیانی خۆمان بکەوێت ئینشاءڵڵا لە داهاتوە. ئینشاءڵڵا کاک عوسمان چۆن من هەنگوینێکی ئەسڵ بناسمەوە ئایا دەبێت متمانە بەو کەسە بکەم تەنها ئەوەندەی کە هەنگوین دەفرۆشە دەبێت متمانە بە قسەکانی بکەم یاخود دەبێت بشپرسم بزانم هەنگەکەی لەکوێ داناوە لە دەشتە یا لە شاخە لەکوێ دایناوە ئایا شکلی دەداتێ یا نایداتێ هاوڵاتیەک چۆن بزانێ ئەم هەنگوینە دەرەجەیەک و ئەسڵە ئایا مەرجیشە هەر هەنگێک شکری بۆ دانەدا ئیدی ڕێژەی چاکبوونی هەنگوینەکەی دابەزێت؟ مامۆستای بەڕێزم ئەو هەنگوینەی کە لە دەستی هەنگاوانانی ئێمە هەنگاوانان ئەیکڕێتەوە پێویستەکە هاوڵاتیانی ئێمە لە ئێستا بۆ دواوە ئەو لۆگۆ و ناونیشان و قوتوانەی کە لە پیشانگای نێودەوڵەتی و لە پیشانگەکانی کەی هەنگاوانیە لە کوردستان وەکو پارکی ئازادی و پیشانگای نێودەوڵەتی هەولێر و ئەو پیشانگانەی کە لە دهۆک و لە پارێزگەکان بە سەرپەرشتی وەزارەتی کشت و کاڵ و کۆمەڵی هەنگاوانان یا تۆڕی هەنگاوانانە گیرێت باشتر وایە هاوڵاتیان ئەو کارت و ناونیشانانە لە هەنگاوانە وەرگرن بە دڵنیاییەوە ئەو هەنگاوانانەی کە ئێمە هەڵیانە بژێرین ئەو کەسانن کە بەرهەمی سروشتی لە 100% بەدەست ئێنن و ئەوانە جێگەی متمانەی ئێمە و هاوڵاتیانیش ئەبن ئینشاءڵڵا. کاک عوسمان مەرجە هەر هەنگاوانێک شکلی بۆ هەنگەکەی دانا ئیدی لە 100% نەبێت؟ مامۆستای بەڕێزم ئەو ڕۆک و گوڵانەی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە لە کوردستانە ڕۆک و گوڵەکانمان خۆیان دەرمانن بەڕێی جەناب و وەکو هاوڵاتیەک ئەگەر بێت و هەنگوینەکەی من باباسی خۆم بکەم لە شەکر بەرهەمم هێ نابێت چۆن جیاوازی نابێت لەگەڵ ئەو ڕۆک و گوڵەی کە خۆیان ڕۆکی دەرمانین یا و شیلە هەر لە خۆیان دەرمانە یا و گرد و گوڵەی کەڵنگانی هێننەوە تێکەڵاوی هەنگوینەکەی ئەکەن خۆیان دەرمانی ژیاین بەڵێ فەرقی هەیە ئێمە وەکو تۆڕی هەنگاوانان پشتگیری ئەو کەسانی ناکەین کە شەکر بۆ هەنگاوانیان دەئەنێن بە دڵنیاییەوە ئەبێ ئەو هەنگوینە سروشتەی کە بەرهەمی ئێنن لە شاخەکانی کوردستان و لەسەر ڕۆک و گژوجاکانی کوردستان بەرهەمات بێت. زۆر باشە کاک عوسمان ئایا بەرهەمێنانی هەنگوین لە هەنگەکانە بەپێی ساڵ کەوتووە یاخود نە هەر حتمەن بەپێی شوێن و مەکانی ئەو هەنگە کەوتووە چونکە هەندێک لە هەنگاوانەکان دەڵێن ئەمساڵ ساڵی هەنگوین نەبوو ئەگەرچی هەنگەکانیشان لە شاخە بەرزەکانی هەرێمی کوردستان داناوە. بەڵێ ئاوهەوا تەسیرێکی زۆری هەیە یا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرهەمی ئێمەی هەنگاوانان بۆ نمونە ئەگەر لە بەهارەکانە وەکو پار زۆر بارانی بێ هەنگ ناتوانێت خۆی ئامادەکات بۆ ئەوەی کە بتوانێت سوپایەکی بەهێز کۆکاتەوە و بتوانێت لە کاتی ئەو 20 ڕۆژ یا 21 ڕۆژەی کەشیلە یاخود هەنگوین لە ناوچەکە دەست پێ ئەکات هەنگوین کۆکاتەوە و ئەگەر پلەی گەرما بەرز بێ بامشێوە شیلە لەسەر گوڵەکان ئەگەر زیاتر لە حەدی خۆی بێ نامێنێ و باماشێوە هەنگوین کەمە بێت و ئەگەر لە هەمان کاتا لە هەنگوینیشا دنیا زۆر سارد بێ یاخود پلەی سەرما زۆر بن باماشێوە گوڵەکان شیلە دەرنادەن و ئێمەی هەنگاوانان بەرهەمان کەمە بێت بەڵام ئەوەی دڵخۆشکەرە بۆ ئێمە و هاوڵاتیانی کوردستان ئەگەر ساڵی هەنگوین نەبێت هەنگاوانانی ئێمەڵێن هەنگوین نییە لەبەرەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە هەنگاوانەکانمان سوپاس بەخوای گەورە دوورن لە ئەوەی کە ساختە لە هەنگوینەکانیان دروستکەن و هەمویان چاوەڕێی هەنگوینی سروشتین ئەگەر لە سروشتا هەنگوین هەبێت یاشی لە هەبی هەنگوینمانەیە و ئەگەر نەبێ وەکو ئیبیسی جەناب و نامان بێت. زۆر باشە ڕێنمایتان بۆ هاوڵاتیانە چییە کە تەنها هەنگوینێک بە ئەسڵ دەزانن کە هەنگێک لە شاخەکان خۆی سروشتی خۆی لە ناو دارێکا دروستی کردبێ یا لە ناو ئەشکەوتێکا لە نێوان کونێکا بۆ شاخانەوە خۆی هەنگوینەکەی بەرەمێنابێت هەنگێک بە بێەوەی کە کەس خاوەنی بێت پێیان وایە ئەم دوو هەنگوینە جیاوازی زۆر هەیە تەنها هەنگە سروشتێکە بە هەنگوینی ئەسڵ لە قەڵەمەدەن. ئێمە بە هاوڵاتیان و بینەرانی جنابتان ئەڵێن بەڕێزان
ئەندامەکانمان ئەندامانی تۆڕی هەنگەوانانی کوردستان ئەو هەنگوینەی بەرهەمی ئێنن هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەوەی کە لە ئەشکەوتێکە یاخود لە بڵێندارێکە هاوڵاتیەک یا ڕاوچەیەکی هەنگ بیدۆزێتەوە لەبەرەوەی ئێمەوەمان ڕاهێناون کە ڕووەکەنە شاخەکانی کوردستان تەنها هەنگەکان ئەبەنە ئەوێ ئەو هەنگانە برسین و هیچ خواردنێکیکەی تیان نیە سنووق هەنگەکانیان بۆیە ئەو هەنگوینەی کە لە ئەندامانی ئێمە ئەوانەی کە گیانەکەینەوە لە کۆڕ و کۆنگری هەنگەوانیانە و ئەندامی ئێمەن جیاوازی ناکرێن لەگەڵ ئەو هەنگوینەی کە لە شاخ و کون و ئەشکەوتی شکەوتەکانی کوردستانە بەرهەم دێت زۆر باشە کا عوسمان ئایا پێت وایە هەر هەنگوینێک کە دەیبەستێت ئیدی ئەسڵە یا ئەسڵ نیە چکامە یەکێکە لەو پرسیارە جدیانەی کە کڕیارانی هەنگوین زۆر دەیپرسن دەڵێن ئەگەر بەستی ئەسڵ نیە کێڵێنە ئەگەر نەی بەستی ئەسڵی نییە ئەم مەسەلەیە چۆنە لێرە هەڵوێستەیەک لەسەر ئەم پرسیارەی جەناب دەکەین ئەم پرسیارەی جەناب و بۆ ئێمە بۆ هەنگەوانانی زۆر گرنگە مامۆستای بەڕێزم هەنگوینی ئەسڵ ئەگەر دێر بێ یا زوو بێت ئەبێ بەدەن کۆڵە ببێت بیبەسێ زبر ببێ ڕەنگی بگۆڕێت ئەمە نیشانەی ئەسڵیەتەیە ئەو هەنگوینەی کە جەناب و باسی کردو منیش پشگیرم لە پرسیارەکەی جەناب کرد کە لە کارگەکان دروستەکرێت نایبەسێت لەبەرەوەی ئەوان مەوادی کیمیاوی یاکێ لە مادە ترشەکان وەکو لیمۆدۆزی و ئۆکزاریک ئاسیدی ئامادەیەکەی تێئەکەن بەی شێوەی هەنگوینەکانیان نایبەسێت هاوڵاتیانی بەڕێز ئەڵێم بەڕێزان تەنها تۆ هەنگەوانەکەی ئێمە بناسە هەر گۆڕانکاریەک لەسەر تام و ڕنگ و بۆنی هەنگوینەکەی هات لەی مەترسە لەبەرەوەی ئەو گۆڕانکاریە سروشتیانەی کە بەسەر هەنگوینە دێت لە دەسەڵاتی کەسان نیە وامان لێ مەکەن کە ئێمەش پەنابەرینە بەر ئەوەی کە دەستکاری هەنگوینەکانمانکەن وەکو هەنگوینەکە خۆی چۆنە بۆ شێوەیە داوای لە هەنگەوانان بکەن بۆ ئەوەی کە زەرەر بە پێکاتەی هەنگوینەکە نین ئێوەی هاوڵاتیانیش هەم وەکو دەرمان و هەم وەکو خۆراکی سەرەکی سوودە هەنگوینەکان وەرگرن ئینشاءالله ئینشاءالله زۆر سپاس کاک عوسمان دوایین پرسیارمەوەی ئایا کۆمنتی بەشداربوانی و پێشەنگایە لە غەیرە کوردەکان چییە لەسەر بەرهەمی هەنگوینی کوردستان لە دوێنێەوە ئەو میوانە بەڕێزانی ئەگەر لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتبوون هەموو وڵاتە عەرەبیەکان بەشدارن هەرهەموویان و ئەگەر لە وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیا وەکو ئیتالیا و فەڕەنسا و ئەمریکا هاتوون قەت باوەڕیان نەکردووە کوردستان ئاوا بە ئارامی ببینن یاخود لە کوردستانە بەو شێوەیە بتوانرێت پیشانگایەکی ئاوا گەورە زیاتر لە 200 کۆمپانیا و بەشدار بوو لێرە بەرهەمەکانیان پیشانداوە ئەم بەرهەمانەی کە ئێستا ئەم هاوڵاتیانەی ئەم کەسانەی کە هاتوون بۆ ئێرە ئەو هەنگەوانانەی کە هاتوون هەمیان خۆیان بە خاوەنی ماڵێک ئەزان و میوانداری لە میوانەکانی دەرەوەکەن کۆمپانیەکانی دەرەوەی وڵات لە هیچ وڵاتێکی کە وەکو کوردستان پێشوازی لێ نەکراوە خۆ دەزانی کوردستان خاوەنی خانەدان و وا پەروەردەکراوین ئێمە هەر کەسێ لە دەرەوە بێت ببێن وەکو میوان سەیریەکەین ئەم پیشانگایە لە ئاستی ئەپیمۆندیایە کە ئێستا ئێمەیتیان خودی خۆیان بەڕێوەبەرانی هاوکارانی ئێمە وەکو ئەمینداریەتی هەنگەوانانی عەرەب و جێگرەکەی و سەرۆکی یەکێتی هەنگەوانانی عەرەب و ئەو دکتۆرە بەڕێزانەی کە داوەت کراون بۆ ئێرە پێمان دەڵێن ئەڵەن ئێمە هەتا ناتین ناو پیشانگاکە خەت بە خیاڵمانە نەهاو ئێوە ڕۆژ لە ڕۆژان هەنگەوانانی کوردستان بتوانن بەی شێوەیەک پیشانگایەکی ئاوا ئەنجام دەن ئەم پیشانگایە بەرهەمی چەندین ساڵی ئێمەی هەنگەوانانە لە 2009 تاک و پار ئێمە ئیشمان تیا کردووە هەتا ڕەزامەندیمان وەرگرتووە کە هەنگەوانانی عەرەب ڕێگەمان پێ بدەن ئێمە لە کوردستان بیکەین یەکێکە لە پیشانگاکانی جیهانی چەندین دەوڵەت بەشداری تیا کردو و هەمووشیان کۆمێتیان ئەوەیە بۆ وەڵامەکەی بەڕێزی کە ئێمە بتوانین ئەپیمۆندیاش دوای ئەوە لە کوردستان ئەنجام دەین زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک عوسمان مەجید بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی هەنگاوانانی کوردستان سپاس بۆی کە لە پێشانگای هەولێرەوە لەگەڵمانە بوون بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە.
بەڵای بنێرانی عزیز و خۆشەویست تەوەری دومی پرۆگرامەکەمان تەوەری دروستکردنی خواردن و شیرینیەکە تەوەرێکی تۆمارکرا و خاتوونی دەزڕەنگین خاتوو فاتمە حەسەین پێشکەشتان دەکات بە هیوای ئەوەی کە تەواوی خانمان بتوانین سوودێکی باشی لێوەربگرن فەرموون با پێکەوە بینەری خاتوو فاتمە. نێرانی خۆشەویست خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم بۆ دروستکردنی جۆرێکتری خواردنی ئەمڕۆمان پێک هاتیە لە دروستکردنی کەنتاچی هیوادارم سوودی لێوەرگرن. ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی کەنتاچیەکە بەم شێوەیە. پێویستیەکان بریتین لە سینگی مریشک بە جێرەی پێویست 9 کیلۆ یان کیلۆیەک یا هەرچەند بتەوێتن لەگەڵ پیاز لەگەڵ خوێ لەگەڵ ئاو. سەرەتا ئەوەندەمان پێویستە. لە بەرگەی دووەم کەرستی ترمان پێویستە. بەڵام لێرە پێویستە سینگەکە پاک بیتن یعنی هیچ ئەو چەرمشتانی پێوە نەبیتن. سینگەکە زۆر پاک بیتن لە بۆ کەنتاچی ئەوە خۆشترە. دیکەنە پارچەی بچووک هەتاوەکو لەناو ئاوەکە زووتر بقوڵێتن. ئێستا سینگەکەمان پارچە کرد پێویستە بیکوڵێنین. ئاوەکە ینی مەرج نییە قیاسەکەی دیار بیتن بەجێرە ئەوەی بەسەر سینگەکەی یعنی بکەوتە سەر سینگەکەی تاوە. کەمێک خۆی پێویستە. ئەو پیازش چی دەکەین هەتا تا ئەوە دەکوڵێتن هەتا تقریبا 20 دقیقە. سینگەکە کوڕا ئێستا پارچەی گچکە دەکەین. سینگەکە بە شێوازێ پارچەی دەکەین ئەوها لێکی دەکەینەوە چەند یعنی چەند ئەوها زیاتر لێکی بکەیتەوە باشترە. دوای ئەوەی سینگەکەمان پارچە کرد بۆ شێوەیە دوای ئەوەی پارچەمان کرد ئێستاش
پێنیری پیتزامان پێویستە هەندێک لەسەر ئاگر خەست دەکەینەوە پەنیرەکە بەم شێوەیە خەست دەکەینەوە کەمێک خەست بیتەوە هەتاوەکو لەگەڵ سینگەکەی یەکتر بگریتن پەنیرەکە با بڵێن 200 گرامە سینگەکەش 70 گرامە کەمێک شیری شتێ دەکەین شیری جیراوە کەم زۆر نە تقریبان 3 مڵاک چێشت هەندێک لە سینگەکەی تێدەکەین لەگەڵ خوێ کەم چونکە لە ناو سینگەکەمان کردیە لەگەڵ ئاردی کتاچی کتاچی زۆر جۆری هەیە بەڵام ئەمن ئەو شێوەی دروست دەکەم ئینشاڵڵا لە داهاتوو شێوەی دیکە ئاسانتر بە جوانی یەکتر بگری مەسەلەن تێکی دەدەی هەتا هەمووی پەنیرەکە لەگەڵ سینگەکە لێک بداتن پێویستمان بە قابەچی لەو شێوەیە وەرقەی زێتی دادەنێن ئێستاش تەواو هەموو یەکتری گر سینگەکە لەگەڵ پەنیرەکە دەخێنە ناو قابەچی لەو شێوەیە وەرقەی زێتی دادەنێن هەتاوەکو تۆم بیتن لە ناو فرێزەر بەم شێوەیە دایدەگری هەتا هەموو لایەکان وەکو یەک بیتن بەها بەم لاکە چیکان تەواو ئێستاش لەناو فرێزەری دادەنێ هەتا مەسەلەن 40 دقە هەتا توم بیتن پاش ئەوەی لە فرێزەر دەرماهێنا هەتاوەکو بڕینەکەی ئاسان بیتن خۆشەویستان تا ئەو کاتێ کتاچێکە لە ناو فرێزەر تۆن دەبێتن دەستەکەین بە دروستکردنی ئەم جۆرە زەڵاتەیە ناوی ئەم زەڵاتەیە سیزەر زەڵاتە پێویستمان بەم جۆرە کەرستان دەبێتن سینگی مریشک
سنگەکە با بم شێوێ ورد کرا بیتن یعنی هەندێک ورد بیتن زۆر گەورە نەبیتن لەگەڵ سێوی مەسەڵەن سپی دەکەی ئەگەر هەبوو ئەگەر نەژبوو مشکل لەگەڵ گازۆ ئەگەر گازۆ نەبوو دەتانێت جز هێندی لەگەڵ هەر جۆرە سەمونەک بیتن هەر جۆرە نانەک بیتن بەم شێوەیە پارچی دەکەی لەگەڵ کامێک پەنیر خوێ شیری جیراوە قشتە ئەوش سنگەکە کەمەک خوێ سنگەکە لەسەر ئاگر هەتا وشک دەبیتن هیچ ئاوی ناکەی جارێ بەس خۆیتی دەکەی کەم تاو کاتێ سنگەکە ئاوەکەی وشک دەکا پێویستە ئەوە دروستکەین ئەو قشتێ مەسەڵەن لەگەڵ کەمەک خوێ لەگەڵ کەمەک شیری جیراوە خەستی دەکەینەوە لتانی بعد صارش تێکی بدەین ئێستا سینگەکە تەواو وەچی زانیمان ئەوها هەندێک سۆر بۆ تەواو لەناو هەمان مەقلێ کەمێک ڕوونی زەیتی زەیتون کەمێک زەیتی زەیتون ئەودا سەمونەکەیتی دەکەن هەندێک سۆر بتەوە دوای ئەوەی سەمونەکە سوور بووە بۆ شێوەیە نابێت زۆر سوور بیتەوە زۆر ڕق دەبیتن خەڵتەکەش بەو شێوەیە ئەوە شت بیتن زۆر پێیت نەبیتن خەڵتەکە بەم شێوەیە دەبێت شت بیتن یعنی زۆر شت نەبێت زۆر توندیش نەبیتن هەندێک حامزیش ئاوی حامزیشی لەناو دەکەین لەناو خەڵتەکەی تەماتە یعنی ناوەندەکەی نەبیتن باشترە هەر دەنیشتەکانی هەتا ئاوەکەی لەگەڵ نەبیتن ئاوی تەماتەکەی ئێستاش کەرسەکانمان هەمووی لە ناوی یەک کرد بەس مایە
کەمێک لەسەڵ کەمێک زەیتی زەیتون کەمێک پەنیری ورد ئێستاش سینگەکەمان دەرهێنا لە ناو فرێزەر تۆم بووە ئێستا ئەو جێ بەکەی خۆمان پارچەی دەکەین بمانەوە پارچەی درێژ و باریک یانیش مرەبع ئەمن بە شێوەی درێژ پارچە دەکەم دەتانی ئەوها پارچەی گچکەش بکەین ئێستا تاوە ئەوە تۆزێک خۆی لە ناو هێلکەکە لەگەڵ تۆزێک بیبەر لە ناو ئاردەکە بیبەری تیژ چەند بتوێ بە ئارەزوی خۆت حەزێکی زۆر تیژیکە یان کەم بەس ینی بەهارات و کاری ئەو شتانە پێویست ناکە تێ بکە بەس بیبەری تیژ یان بابریکا بابریکاش جۆرەکە تامی خۆشە و تیژیشە باش هێلکەکە یەکەم جار لە ئاردەکەی وەردەدەین بە جوانی ئەجا لە هێلکەکە ئەجا لە ئاردی کنتاچێکە ئێستاش ڕوونمانەوەی ئامادە کردیە ڕوونەکە یعنی ناوەندە زۆر بێ ناوەندە کەم بێ وەسەڵ بیتە ئاگرەکەشی باش بیتە
بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی دروستکردنی کرداچی لەگەڵ سیزار سەڵات. ئەم جۆرە زەڵاتەیە سوودی زۆرە چووکە پێکاتە لە سێ و خاس و لەگەڵ کرسەکانی تر. بەڵام دەتوانی ئەم زەڵاتەیە بە تەنها بیخۆی، یعنی ئەگەر چێشتیش لەگەڵ نێبیتن ئاساییە چووکە سەمونی لەگەڵە لەگەڵ کەمێکسینگ، یعنی پێی تێردەبی ئەگەر چێشتی لەگەڵ نەبیتن. لێرەدا دێنا کۆتایی ئەڵقەی ئەمەمان تا بەرنامەیەک تر خۆتان لەگەڵ. من لەم پێشانگای بەشداری دوو لۆحەم کردووە، هەردووچیان ستایلی چەقۆیە، بەڵام ئەوە کەیتریان لەسەر شێوازی هونەری فانکۆخ و نەرمەندێکی هۆڵندیە. بەڕاستی زۆر بەداخەوە، چونکە ئاسێکی بڵێم زۆر کەم گرنگیان پێدا، یعنی سایەمان پێشانگ بۆ نمونەمان پێشانگایمان کردوێتەوە بە هەمووی هەوڵ و ماندووبوونی خۆمان کردومانەوە، چ لە بۆڕی مادیە یان معنەوی بۆ ئاسی حکومەت، بەڵام تاوەکو ئێستا زۆر بەداخەوە نە یارمەتی ئێمە یاوە، هەرهەمووی لەسەر هەوڵ و ماندووبوونەکانی خۆمە نەوەکە ئێمە چەندین لە هەموو شارێکە شوێنێکی ئاوا هەر هەیە، بەڵام هەمووی لەسەر هەوڵ و ماندووبوونی خۆیان ئەو شوێنانیێشێتەوە، نەوە لەسەر هەوڵ و ماندووبوونی حکومەت و یارمەتی. ئێمە ئەم پێشانگایەمە لەسەر نانیشانی هیچ شتێک مەحاڵ نییە و نەتوانێت ئەی لە سەرای پێشانگاکە پێش بڵێم لە سەرای دەورەکە عەفوو ئەمەم پیاوتم بە هەموو ئەندامەکانم بدوتم هیچ شتێک مەحاڵ نییە کە تۆ نەتوانی بیکەی، ئەمەم پیاوە ڕاگەیان مەبەست مێرایەتی ئەین تۆ هیچ شتێک دەتوانێت ئینسانە هیچ شتێک نییە لەتوانێت ئینسانە نەبێت. ئەم پێشانگایە دە ئەندام بەشداری کردووە لە 4 کچ و 6 کوڕ پێکاتەوە. تابلۆکان تقریباً 27 تابلۆیە، تابلۆکان چەند باڵێن تەکنیک و فکری جیاوازمانتیا بەکارهێناوە.
چەند تابلویەک فکری خۆمان بەکارێنەوە بۆ نمونە لێ تێغەڵکردنی دوو ڕەنگێک لە دایکە بێ ئەمە ڕەبتی بە مینەکەی خۆمانەوەیە لێگرتنی نێرومەیەکیش زیندەوەرێک ترە دایکە بێمەش ڕەبتی بە ژیان و حیاتی خۆمانە یعنی ئەم حیاتە چۆن دروست بووە. ئەوەی کابینیتان پێشەنگای شێوەکاری بوو لە قەزای چەمچەماڵ. دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر ئەوەی کە ئایا کاتێک کە سەردانی فەرمانگەی حکوومەت یاخۆت کۆمپانیایەکی هەلی دەکەی زیاتر فەرمانبەری ئافرەت بەدەمتەوە دێت یا فەرمانبەری پیاو. ئەتە بە زۆر لە جۆرەکان ڕکابەری نێوان فەرمانبەری ئافرەت یا فەرمانبەری پیاو کامیان زۆرتر هەیە. بۆیە هاوکارمان کاڵە کامران راپۆرتێکی مەیدانی بۆ ئامادە کردوین کە ڕای هاوڵاتیانی وەرگرتووە ئایا کاتی هاوڵاتی سەردانی فەرمانگەیەکی حکومی دەکات زیاتر و فەرمانبەرە ئافرەتە دێ بەدەمیەوە یاخود فەرمانبەری پیاو. با پێکەوە بینی راپۆرتەکە بین دوای دەچینە لای میوانێکی تایبەتمان کە شارەزای کارگێڕی قسە لەسەرەوە دەکەین چی بکەین ڕکابەری زیاتر نێوان فەرمانبەرەکان هەبێ بۆی کە زیاتر بەدەم مامەڵەی هاوڵاتیانەوە بێن. سڵاتان لەبێ بیدەرانی ئازیز دڵنیام هەرێکێک لە ئێوە ڕۆژانە ئیشی دەکەوێتە دام و دەستگای حکومی بێ یاخود ئەهلی. ئێمە دەمانێت بپرسین ئایا بەدەمەوە هاتنی ئافرەتان زیاترە لە دام و دەستگاکانی حکوومەت یاخود پیاوان و بۆچیش؟ ئێمە ئەمە دەپرسین و ئێوەش دەکەڵ مابن. ڕاستی وەکو ئینسان هەردوو ئینسانن کاریگەری جۆری بیرکردنەوە و پەروەردەکردنمانە بۆ خۆی کاریگەری هەیە بەڵام ئەوەی کە زیاتر ئەبینرێت و بەدیقەتر و بەورترە ینی ئافرەتانن ینی چونکە بۆ خۆی هەوا شتێکی ڕوون و ئاشکرایە زۆر جار بە تایبەتی هەر بوارێک بۆ بوارێکی تر جیاوازترە بە تایبەتی بواری تەندروستی بواری ئیداریەکانی تر ئەوانەی کەوا تۆ زیاتر لایەنی سۆزداری لە پێشە بڵێن نەخۆشخانەکانە ئەمانە بە جۆرێکی تەسەرێکی ئەو نەرمونیانی کەوا لەلایەن ئافرەتەوە بۆ نەخۆشیە بۆ پیاوەکە بەو شێوە نییە. وڵا هەردوو پیاوەکو یەکن. بۆچی هۆکارەکە؟ وڵاتێ ژنی شەر وەکو پیاو کارەکە و هاوشان یەکن. بەست لە حکوومەتی هەرێمی کوردستان بێت ئەوەی ڕاستی بێ هیچیان نە ئافرەت و نەپیاو هیچ کەس وەکو پێویست نایە بەدەم کارەکانیەوە. ئەگەر تۆ دیقەت بێ چی بۆ دایرەیەک یان شوێنێک یعنی سەیرەکەی سەعات 8:09 دانیشتون پەنیر و چای و سەبوونیان داناوە نانەخۆن ئەوە نابێت لە کاتی داوامە تۆ بە ئیشکاری خەڵک بڕێکی یان سەیرەکەی تۆ وەستاوی لەژر لە بەردەم پەنجەرەیەکە 50-60 کەس ترێ گرتووە کەسێک خەریکی مۆبایلە پۆبجیەکە یان مەسیج نووسین ئەو شتانە تۆ ئەبێت ئەم شتانە ڕێک بخرێت یعنی بەڕاستی کاتی ئیشە کاتی بەڕێکردنی خەڵک کاتی بەڕێکردنی خەڵکە کاتی خۆشت بۆ نمونە تۆ سەعاتێک نی سەعاتە هەیە بۆ ناخواردن لە کاتی خۆتا چی یەکەی بیگە. شوێن تاژە جاروا هەیە پیا و جاروای ئافرەت ئیتر ئەکەوێتە سەر زەمیر و وجدانە خۆی بەدڵنیایەوە ئافرەت زیاتر هاوەدەم ئیشە و کاری هاوڵاتیان. وەڵاهی وەکو ئەوەی کە من بزانم ئافرەت لە ئیش و کارە باشترەکە تاکو پیاو لەبەر ئەوەی ئافرەت تۆزێ عاتفیە و ئیشەکە باشترەکە بێفێڵترەیکە بەڵام پیاو خۆمان پیاوین پیاو تۆزێ هینی تیا ئاکا وەک ئافرەنی ئافرەت باشترە بە ڕێی من و بەهین سانەکان هۆی چۆن ئیسە تۆ زەلامی هەیە دڵی گەرمی ئین جارە خێرێکەکە ئەگەر دڵی گەرم نوێ لە خوانە ترسی نایکە بە عاتیفەیە بڵێ ئەگەر ئیسان ڕەحمی نەبێ و شتی نەبێ و وجدانی نەبێ بڵێ ئەوە من کراوم بە مەسئولی ئەو شتە بە ئەو جێبەجێکەم نایکە ئافرەتەکە باشترەکە بەڵام سەر ڕۆژ لە ڕۆشتیە و ساڵ لە ساڵتێ دنیا بەرە و ئینێ ڕوات و ئەوەی خراپە.
تەوەری سێمی بەرنامەکەمان وەگاماژەمان پێکرد قسەکردنە لەسەرەوەی کاتی سەردانی فەرمانەکان دەکەی زۆر جاریش دەبینی چەندین کارمەندەیە بەڵام کارمەندێک یاخود دوان بەدەم زیاتر هاوڵاتیان لەوە دەچن بەڵام زیاتریش ئایا ئەم کارمەندانە ئافرەتن یاخود پیا بۆ قسەکردن لەسەر بەگشتی دۆخی فەرمانبەران و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و زۆری فەرمانبەران و کەمی کات بۆی کە دەبینی کەمترین کات مامەڵی هاوڵاتیان بەڕێ دەکەن قسە لەگەڵ زۆر بەڕێز کاک خالیت بابا ڕەسوڵ شارەزار لە کارگێڕی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین زۆر سپاس کاک خالیت سپاس بەو دەرفەتەی بەیەمەت بەخشیوە ئەگەر لێەوە دەست پێ بکەین با لە راپۆرتەکەەوە دەست پێ بکەین زیاتر فەرمانبەری ئافرەت بەدەم هاوڵاتیانەوە دەڕوا یا فەرمانبەری پیاو ئەڵبەتە وەکو ڕای جەنابی خۆت ئەگەر بمێ زۆر بابەتیانە قسە لەسەر مۆزوعی کار و پێشەوی بچینە سەر جوابی ئافرەت یا پیا و کامیان زیاتر بەتەنگ کارەکانی هاوڵاتیانەوەین ئەبێ بەر لە هەموو شتێک قسە لەسەر خودی سیستەمی کار بکەین لەم وڵاتە سیستەمی کارکردن ئەوەی ئێمەش باسەکەن زیاتر کاری فکری و دەفتەریە نەکاری عەزەلی و ئیشوکاری بیرێکی تیوازی یا معاملێکی زۆر گەورە یا شتێکە لە جلوبەرگەکانش جیاوازی ناکەیت تا بڵێ ئەمە پیاوە یا ئەوە ژنە لەم حاڵەتە ئەبێ بێنە سەر خودی سیستەمی کارەکە لە وڵاتی من و تواتە سەر سیستەمی کارکردنەکەمان ئەو بنەمانەی کە بەڕێوە ئەبرێن بۆ کارکردنی فەرمانبەران 5-6 خاڵن کە ئێمە بە یەکیشیان ئاماژە پێەکەین سەرمایە طبعاً خودی کەرەسەی بە مرۆیە کەرەسەی معدات و ئالات و مەکائینە لە پاڵیانە خاڵێکیان ناوی ئیدارەیە ئێمە ئیدارەمان کە ئێستا لە هەموو دنیا خاڵێکی کرد زیاد کراوە بۆ 5 ئەساسێکە تەکنەلۆژیایە تا ئێستا دەستمان بۆ تەکنەلۆژیا نەبردووە بە تاکەکانمان کارەکەین ئەمە خاڵی جەوهەریە بە سیستەمێکی کۆنیش نازانین لە بینی بەناو ئشتراکی سەرمایەداری یا نظامێکی ئیسلامی یا نظامێکی تێکەڵە لەمەوە ئەچمە سەر وەڵامەکەی بەڕێزت بۆیە کارکردن لێرە بۆ خۆی بەرنمەیەکی زۆر دروست و داڕێژایی بۆ نییە کە بۆی نەبوو شێوازی کاریش لەسەر لە بنەمای 4-5 خاڵی سەرکیە خۆیگرێتەوە یەکەمیان ڕێخستنە دووهەمیان پلاندانانە سێهەمیان بە دوواداچوونە چوارهەمیان چاودێریە پێنجەمیان بڕیاردانە اتخاذی قەرار بۆ لێرەوە لەم گۆشەوە سێری ئەوە بکەین ئێمە مرکزی بڕیاردانەکانمان لە ئەم وڵاتە بۆ هەموو شێوازی کارەکانمان لەسەر ئەساسی لێهاتووی و توانە و کەفاءە نییە لەسەر ئەساسی بڕوانامە و تایبەتمەندی و دڵسۆزی نییە ئەوانشی کە دانراون یعنی لەگەڵ حرمەتی زۆرم بۆ هەموو بەرپرسە ئیدارەکانی ئەم وڵاتە لەسەر ئەساسی تەسکیە و کۆمەڵە شتدا ئەندێ لێرەوە یینە سەر پۆلێنەکە کە ئایا ژنان یا پیاوان کامیان دڵسۆزترن یان کامیان باشتر بە تەنگ وڵاتیانەوە چن ئەکەوێتە سەر ئەوەی لەبەرەوەی سیستەمێکی دروست وەک خۆی ئەم هەلو مەرجانەی کە باسم کرد ڕێخستن و بە دوواداچون وەک خۆی نابا بەڕێوە لەوێ ئەکەوێتە سەر جۆری بیرکردنەوەی فەرمانبەرەکە ڕێگەزەکەی نێر بێ یا پیاو بێ جۆری جیهانبینیەکەی جۆری خزمەتی ئینسانی بوونی تێگەشتنی لە ئینسانیەت تێگەشتنی لە بەها مرۆیەکان لێرەوە مبادرە ئەکا بۆ ئەوەی کە چۆن خزمەتی هاوڵاتێکە کا زوو کارەکەی تاواکە یا درەنگ بیکات ئەگینا بە پێچەوانەوە ئەبێ خۆی لە ڕاستیە بە نظامێک بە سیستەمێک هەر کەسە و دابەشتنی کاری خۆی بۆ بکرێ دەسەڵاتی ڕێگە پێدراوی هەبێ لەو چوارچێوە ئەوەی کەم تەرخەمە بێت دەستی بۆ ببرێ و هەمومان هەموو فەرمانبەرێک وەک خۆی هەز بۆ بکە هەمووی بەرە و ڕووی کارەکە بڕاو لە کورتین کاتە تاوی باشەکە خەلیل لە زۆربەی فەرمانگەکانە دەبینی کە چەند کۆمپیوتەرێک و چەند کورسیەک دانراوە کە بۆکو خۆتەڵی بە سیستەمێکی کۆمپیوتەری کار دەکرێت ئایا ئەمە مەسەلە مەبەز ئەوەیە کە ئەو فەرمانبەرە نازانێت بەو سیستەمە کار بکات کە تەنها لە ژمارەی چەند فەرمانبەرێک تەنها دوو فەرمانبەریان بەدەم هاوڵاتیانەوێن و کارەکەن هۆکاری ئەمە چیە هۆکارەکەی نەزانینە لە سیستەمەکە یان هەر ئەوەیە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد مانای ئینسانیەت نازانێت و نایەت بەدەم هاوڵاتیانەوە دوو خاڵی سەرەکی زۆر جوڵان کە لای من مەبەستە دەستخۆشی لەکەم یەکیانەوەیە کە باسی نظامی بە ئەلکترۆنیکردنت کرد ئێستا تەکنۆلۆژیا کە وەکوتم زیاد کراوە لە خاڵەکانی ئیدارا بۆ سەر خاڵ ئەساسەکانی تر حاڵەتێکی دروست کردووە ئەتوانی هەرچی داتا و ئیش و کار و دەسەڵاتەکان و ئەرک و فەرمانی فەرمانبەران هەیە بۆ خۆی لە داتاکەتا بە تەکنۆلۆژیا هەمووی داخڵ بکەیت و یەک بەیەکی ئەوانشی کە کاتێک کە کارەکان کات ئیشەکان بەبێ هەڵە بۆ خۆی تۆ داتا ئەیتێ و سەیڤەکەی لەسەر ئەو ئەلێتێ هەیە دەسەڵاتەکانشی پێ جۆری کارەکەشی بۆ دیارەکەی ئەمە یەکێکە لەو شتانەیە کە ئێمە دەستمان بۆ نەبردووە بۆ سەرجەم فەرمانبەران بە ئەلکترۆنکردنی ئیشوکاری فەرمانگەکان چەند سەر سلێمانی ئەوەی من ئاگادار بم 3 ساڵ بەر لە ئێستا خۆم ئەندامی ئەو لیژنەیە بووم لە پارێزگا کارمان کرد محکەمە و وابزانێک دوو جێگەی کرد دەستی بۆ برا بەڵام هەر هێشتا تاوانین ئەم حاڵەتە بۆ خۆی وا ئەکات ئەگەر تۆ
شارەزایی تەواودا بە فەرمانبەرەکان و بەم نظامە تەکنۆلۆژیە کارت کرد یەکەم کاتت بۆگرێتەوە دووهەم فەرمانبەرێکی زیادە کە لە کارەکانیان زۆربەی دایرەکانە بینی 2 کەس هیلاکە بێ و 6 کەس کە بەڕێستان ئەڵێن لەولاوە بۆ خۆی گوڵۆبڕژا خۆیانمە بە قانونەکە دانراوە بە هیچ شێوێک نابێت لە کاتی فەرمان دەوامە ئەم حاڵەتانە بکرێ و قانونی 24 ساڵی 6 بڕگە بە بڕگەی دیاری کردووە ئەمە خاڵێکی ئەساسێتی خاڵی دووهەمی ئەوەیە کە لێپرسینەوەیەک نییە بە معنای کەلیمە کە بۆ خۆی لە هەر لە هەمان قانوناکە باسم کرد یەکێک لە خاڵەکانی ئەوەیەڵێ فەرمانبەر ئەبێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ خودی کارەکەی خۆی لەگەڵ هاوڵاتیانی لەگەڵ هاوڵەکان و بەرپرسەکەشیەکە ئەگەر بە پێچوانەی ئەمەوە کاتی بە هەدەرا و ئیشەکەی نەکرد بۆ خۆی توانێت سزا بدرێت قانونی زبات لێرە ڕاتەگرم بەس لەوەی کە کاری هاوڵاتیان ڕایی ناکەن یاخود پەکی ئەخن لە زۆربەی فەرمانگەکانە دەبینی کە زۆر بە ئاشکرا هەڵواستراوە ئەگەرەتەوێت کارەکەت بە زووی ڕایی بکەی ئەوەندە پارە بە مەبلەغی پارە ئەنووسرێت و سەردانی بەڕێوەبەر بکە کەواتە لە کاتێکا کە ئەم بڕەپارەیە بدرێت با بەڕێوەبەر چ کات ئامادەیە کە لێپرسینەوە لە فەرمانبەرێکی بکات لە کاتێکا کە ئیهمالی ئەنوێنە لە کاتی دەوامەکە ئەمەش بۆ کارێکی تر نییە بەڕێوەبەر ئەو حاڵەتەی بەڕێزت باسەکەی من ئەیگەڕێنمەوە بۆ سیستەمە ئەسڵێکە بەوەی پرسیارەکەی پێشوشتەوە نظامێک سیستەمێک لەم وڵاتە بەڕێوە نابرێت تهدید کرابێ ئایا ئەم نظامە لەگەڵ نظامێکی پێشکەوتوی هەر وڵاتانی دنیای یا لەگەڵ شێوازە کۆنە تەقلیدیەکانە یا لە بینی هەردووچانە ئێستا بۆ نمونە کاچیتە شوێنێکی وەک جوازات با تهدیدیکەین ڕێک ئەو کاری کەپەلەیە بۆی دیاری کردووی بە بڕی ئەوەنە ئەڕوا بەڕێوە ئەم وڵاتە ئەمە باسی جوازاتمان کرد باسی تاپۆ بکە باسی مرور بکە باسی باجەکان بکە باسی زۆر دائیرەی تر هەیە تەنانەت ئێستا خوێندنی چۆتە فاکتەری ئەوە چەند مامۆسایەک لەم شارە مەرزەمەیان کردو لە کاتێکا مەنهەج هەر هەمان مەنهەجە بەڵام سەیرەکەی بە پارێکی زۆر فرۆشێتەوە پێی نەبێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم سیستەمەی کە ئێستا پیادا کرێت لەم وڵاتە یەکەم ئالێتێکی چاودێری بە دوواداچوونی تەواوی نییە دووهام تحویلکردنە لە قۆناغێکی پێشووە کە قۆناغی خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵک بوو بە کەمترین پارە و پول ئێستا هەموو ئەمانە ئێوێ تەنەقولکە بگوێزێتەوە بۆ قۆناغێک کە ناوی قۆناغی مڵکداری تایبەتی کۆکردنەوەی پارە و سەرمایە لەمەیە بۆیە دایرەکانیش بەدەر نییە لەمە سیرکە ئەو دایرانەی کە مکافەیەک هاندانێک حوافزێک پاداشتێک ڕێز و سپاس تەقدیری زیاتر بۆ فەرمانبەرەکان ئەکەن کە ئەمە ئێستا لە زۆربەی دەسەڵاتەکانە نەماوە ئەمە شەوای کردووە نەمانی ئەمە وای کردووە کە فەرمانبەر چەندێک خۆی هیلاکە ئەوەشی کە هیلاک نییە تەقدیرێک ناکرێ بەوەی ئەم شەریحەیە بە بەردەوامی لە بڕی پارەی هەندانەوە لە حافظەوە لە سوپاس و تەقدیرەوە لە تەکریمکردنەوە جاب کرێن لەوی تر ئەوەشی کە کارەکە تووشی یەسێکە بێ ئەڵێ بۆ کار بکەم لە کاتێکا من جیاوازیم ناکرێ نظامەکە بۆ خۆی تەحویل بووە بە هەموو بوارەکانیەوە تا سەیری کارەبا و ئاو بکە هەموو بارەکانی تری لە نظامێکی خزمەتگوزاری خزمەتکردنی خەڵکەوە تەحویل بووە بۆ نظامێک بۆ کۆکردنەوەی پارە کۆکردنەوەی داهات بە قازانجی دەسەڵاتێک لە کاتێکە ئەگەر ئەم داهاتە بە شێوکی عادلانە زۆری لە بەرەمێنان و ناڕێکی لە دابشکردنا حەل بکرێ پێم وایە ئیشی کاری دایرەکانش جدێتی زۆر زیاتر بێ ئەو فەرقەش نابێ ئایا ژنانی یا پیاوان بەتەن کارەکەوە چونکە تۆ جۆری کارەکەت بۆ دیاری کردووە کەنەی کرد بکەم دەرخەمە بێ بەڵام لە ئێستا بۆ جوابە ئەسڵەکە بێمەوە سەری بەڕای من زۆربەی کارەکان بە کۆمەڵە دافع ژنان زیاترن تا پیاوە بۆچی ژنان پرسیارێکی دروستە لەبەرەوەی کۆمەڵێ هۆکار هەیە کارەکە لەوەی ژنان وابن یەکەم ژنان بە حکمی پێوەری کۆمەڵایەتێکە و بیرروباوەڕی زاڵ و دەسەڵاتی زاڵ و ئەمانە مەخاوفێکی زیاتریان هەیە لە سزادانیان دوو حاڵەتێکی تر هەیە کە ژنان عاتیفیترن نسێکێک لەو بەڕێزانەی کە لە مقابلەکانە قسەی کرد عاتیفیترن سێ بە دافعێکی خزمەتکردن زۆربەی ئامارەکانی لە دنیا دەریان خستووە بەجیا لەو حاڵەتە فیسیۆلۆجی و بایۆلۆجی کە حرمەتم هەیە ژنان لە مانگانە لە ساڵی مناڵبوونە ئەمانە هەیەە هێشتا ژنان دەرکەوتووە کە بەحاڵەتێکشاکە ژنان لە ماڵیشەوە بگرە ئەرکێکی ئەوەکی دووهەمەکە لە سەریانە ئەمەیە بۆیە پێم وتن لە بدایە دوتم پێوەری بیرکردنەوەکان فەرهەنگە ئینسانیەکان و ئەکات کە تۆ تەقیمی کارت لا پیرۆزەیاننا نقطەیەکی زۆر جەوهریش هەیە کە حەزەکەم باسی بکەم ئێمە جاران کە مناڵ بووین ئەوانەی پێش ئێمەش هەر لەگەڵ فەهممانە کردەوە تێگەشتنێکمان بۆ دنیا دروستە بوو یانوو ئەوەی کار نەکات ناخوات دڵسۆز بە لە کارەکەت ئێستا نظامێک دروست بووە لەگەڵ حرمەتێکی هەرە زۆرم بۆ هەموو ئەندام پەرلەمانی محافەزات عێراق هینی هەرێم نظام و ئالێتێک دروست بووە ئێستا ئەوەی کار نەکات چەند بەرامبەری ئەوانەی کە کارەکەن پارە و داهات و سامان و مکافعاتی زیاتریان هەیە لێرەوە یەسێک دروستە بێ لەسەر ڕۆحیەتی فەرمانبەر لەسەر بیرکردنەوەی فەرمانبەر لەسەر دڵسۆزی نیشتمان پەروەری
پەرستنی کاری دڵسۆزی بۆ هاوڵاتیانی تووشی حاڵەتێکی دژ ئەبێ کە ئەم ئەبینێ بەم هەموو ئیمتیازاتەوە لێرە ئەو هەموو دڵسۆزی جددیەتی خۆشێ بێ یەکسەر لە ناخی خۆیان حیوارێک دروستەکە من ئەمە بۆ کێ بکەم بۆ چی بکەم بۆ بیر لەوەنەکەمەوە منیش ئەگەر خۆم نەژیان ماڵ و مناڵم بژێنم ئەمەش جارێکە ڕەنگی یاوەتەوە بە دیوی کۆمەڵایەتیە ئەگەر کەسێک لە هەموو بەها پیرۆزەکانە بە دڵسۆزی کارکە چواری تر لێ پرسێ بۆ کێەکەیت بیر لە مناڵەکانتکەوە خۆت فۆتای هەر لەسەر ئەم قسەیەت بە شێوکی گشتی ئافرەتان لە ڕووی کارگەڕیەوە تۆ ئافرەتانە پێچۆنە چونکە قسەیەک هەیە بەڕاستی کە ئەوترێت ئافرەت تەنها شیان بەوەیە کە لە ماڵەوە بێت ئافرەت بە کەڵکی دەوام و ئەم قسەیە زۆرەکرێت بە تایبەت لە ناو کۆمەڵگەی ئێمە ئافرەت بە کەڵکیەوە نایە کە لە دام و دەزیەکانە کار بکات تەنها بۆ ماڵەوە باشە بەڵام لە کاتێکا بەڕێزیشت ئاماژەت بۆەوە کرد کە ئافرەتان زیاتر جددیترن ئافرەتان زیاتر بەدەم هاوڵاتیانەوەیان لە ڕایکردنی کاروبارەکانی زۆر دروستە قسەیەکی زۆر باو هەیە وا بزانم ئەوشی کە کتێب ناخوێنێتەوە بە شێوەی گشتی بەکارێنێ هەڵێ لە پشت هەموو پیاوێکی گەورەوە ئافرەتێکەیە دوو یەکێک لە نووسەرە اشتراکیە خەیاڵەکان سەلامە موسایە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ تۆی ئافرەت ئینسانی بەرلەوەی مرۆڤی بەرلەوەی ئافرەت بیت ئەوانشی کە هۆکاری کۆتوبەندبوون و بەستنەوەی سنوورەکانی مێشکی ئافرەتی دروست کردووە جارێکە ماوسی تۆنەڵێڵێ 4-5 هۆکارن هۆکاری سیاسیە ئابوووریە وەنیە کۆمەڵایەتیە لە پاڵیشە مەسەلەی تەوعیە ئەڵێ یەک خاڵی تریش بووە بۆ هۆکارێک بۆ پاشەکشەی ئافرەتان ئەویش پیاوە ئێمە من پرسیارەکە بەمە جوابێمەوە ژن لەگەڵ پیاو ئافرەت لەگەڵ ڕەگەزی نێریامێ باشە بە هەموو پۆلێنەکان سەرمانویانە زۆربەی بوار هەیە جاریوا هەیە ئافرەتێک ئیبداعەکە لەوانێت کەم کەزیکە پیاو نەتوانێ بیکە ئیحساسی ئینسانی هەست و سۆس مەشاعیر معانات لە لای پیا و ژن چی جیاوازە تاوەکو لە کارکردنا و جیاوازە دروستکات من جوابەکەم ئەمەیە بۆیە دڵسۆزی ئەکەوێتە سەر ئەو سیستەمەی ژن و پیا و وەک کار پێەکە چۆن جیانەکاتەوە لەوێشە لەناو کۆمەلگا جیابنەوە چۆن بەیەکەوە وەک بەهایەکی ئینسانی بەیەکەوە لەسەر یەک سکەی چۆن دوو سکەی قیتارێک هەردووشیان بەیەکەوە قیتارەکە بەڕێیەکەن نابێ یەکیان کورتتر بێ یەکیان درێژتر بێ من پێم وایە ژن و پیا و لەم کۆمەلگا ئەو ڕێگەیەن کە بە هەردووکیان تەکمیلەی ژیان ئەکەن نەک بەیەکیان تا ئێستا بە تەنها پیاوانی توانێت ژیان درێژە پێوا و ژنیش بە تەنها نەیتوانێت درێژە باس لە هەندێک شوێن کرد کە زیاتر ڕەنگە مامەڵەی هاوڵاتیان بەڕێ بکەن و شوێنانن کە بۆ نمونە پارە وەردەگرن مکافعاتی با تعبیرەکەوا لێ بکەین لە سیستەمەکان مکافعاتێکیان بۆ دانراوە چەندێک زیاتر کار بکەن لە شێوازی کارکردنەکەیان ماگانە بڕێک پارە ئەگرێتەوە بۆ خۆیان لەوانە باجەکانن مرورە دایرەی گۆمەرگا کارەبا هەیە بەڵام باشە بۆچی لێرەشە دووبارە هەر هاوڵاتیەک دەڕوا دەبێت پارەکەی پارە بدات لە کاتێکدا بۆ نمونە پێشینەکانی هاوسەرگیری بۆ نمونە ئەو ئەوانەی کە دەبێ وەکو کارەبا و ئەوامانە دەبێت هێشتا هەر لە سەرەیە بوەستی واتر لەوێژ بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیان زۆر سست بەڕێوە دەچێت یاخۆت زۆر کەمە زۆر دروستە و ئەوەی کێکە لەو حاڵەتانی هەموومان پێوەی ئەناڵێنین بە خودی دایرەکە دەڵێ من هاتوون پارە بدەم کەچی هێشتا بەم شێوازش لێم وەردەگرێت تەسەورەکەی ئەوە بە شتێکی زۆر ئاسان چاکەکرێت کە من بۆ خۆم لەوانەیە نەچوبێتمە ئەوروپا وڵاتێکی دینامنەوەی بەڵام چارەسەرەکان بە بینینی شوێنەکان نییە زۆرجار تۆ چیتە ژوورێک سەیرەکەی 12 مۆزەفی تایە وەکو خاتونی بەڕێز فەرمووی جاری وا هەیە ئەچی سێرەکەی نوێی گوڵە بەڕژاخوا لە فاخوا خواردنەخوا چاخوا ئەمە ئەکەوێتە سەرچاوی بڕیاردەری فەرمانگەکە ئەو کەسەی بەرپرسە لێپرساوی هۆبەکەی لەگەڵ بەڕێوەبەرەکەی ئەتوانێت ڕاستەوخۆ لەو 12 کەسە دوو کەسیان کارەکە ئەوی کە نایکە بیکە بە 5 پۆلێنەوە ڕاستەوخۆ هەر 12ەکەی با لە هەمان کاتە ئەو ئینشانە جێبەجێ بکە کاتت بۆ گەڕایەوە هاوڵاتەکەت ئاسوودە کرد خۆشت ئیشەکەت نەجاتدا بەڵام جارێکی تر ئەمە ئەچێتەوە بۆ سەر ئەوەی کە ئەم کارکردن و ئەم شێوازی کارکردنەوە گوتم تەنزیمێکی تیانە پلاندانانێکی تیانە بۆ ئەم حاڵەتە لە پاڵیشە هاندان نییە یەک نقطەی جۆهەری هەیە حەزم کرد باسی بکەم ئەوش ئەوەیە لە هیچ نظامێکی دنیا نەبووە خەڵک بەرامبەر کارکردنی خۆی پارەی نەدرێتێ یان نیوە موچەی بدێت یا پاشەکەوتی تیا بکرێ ئەمە یەکێکە لەو فاکتەرە سەرچیانەی کە ئێستا ئەگەر جاران جددیەتی کە هەبوو بێ لە کارکردنە ئێستا ئەو جددیەتە نەماوە زۆر بە کورتیامەی کە دەوام چووەتە سێوارە کاریگەری هەیە لەسەر بەڕێکردنی مامەڵی هاوڵاتیان یا قازانجی هەیە بۆ هاوڵاتیان
یاخود ناڕەنگە کارمەندیشی لاکێکی زیاتر بگرێت بەڵام موچەکەی زیاتر نەکرێت. من لەگەڵ ڕێزم بەوەی ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچۆ لەگەڵ حرمەتی گەورم لە ڕووی ئیداریەوە کە نەبێ بە خروقاتێکی ئیداری کە شتێک لەسەر و دەسەڵاتەوەڵێم بەڵام بەڕای من پێشەوەی ئەم بڕیارە دەربکرایە و ئەنجومەنی وەزیران ئارامیکی دەرونی بە هەموو فەرمانبەران باە بیوتایە سەرجەم ئەو پاشەکەوتانەی کە کراون لە موچەکانتان نیوە موچە ڕوبع موچە پارێزراوە بێت ئەو موچانێکی کە ئێستا ئەتاندرێتێ نەڵێ ئەوە موچەی مانگی 11 پارە بڵێ ئەم موچانە 1 و 2 ئێستا فەرمانبەران ئەیانوت بە دیبۆچوونێکی تر یان و ئەم ساڵ 1 موچەمان فەوتاوە کە ئەویش مانگی 9 تا ئێستا وەرمان نەگرتووە بۆ نمونە بەڵام ئێستا لە مانگی 6 وەرگرتووە یا 2 مانگەکەی تری هی ساڵی ڕابردوو بووە بۆیە زیادکردنی دەوام لە ئێستادا بۆ خۆی هەتا ئارامیکی دەرونی و مێشکی بە تاکەکان و بە فەرمانبەرەکانت نەیی لەوەی ئەو پارە داهاتەی لێت بڕاوە ئەگەڕێتەوە بۆ دیاننا دوو تەجدیداتێک زیاتر ئەەکەی لە کاتێکایکەی بە هێرهاقێکی نفسی قورستر لەسەر فەرمانبەرەکانت بەبێ ئەوەی تۆ دڵنەوایەکی بیتێکە پارەکانی نافەوتێ و ئەگەڕێتەوە بووی. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز خالید بابا ڕەسوول شارەزا لە بواریکاری دووبارە زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان سپێرین خواتان لەگەڵ.